عمید سرحد قادر داخوێنێکی تایبەت دەژ بۆ کوردستان تیڤی ڕاگەهاند ڕێخستیا تەرۆریستی بناو داعش لە سنوورێ دەردۆرێ کەرکووکێ شکستن خواریە و دەنەهاژیدا چەکدارên Kurdiyê nava Daişê ji bal rêxistiya han vedihêne kuştin û lêkolîn bi hemû wan kesan jî redikin yên ku beriya niha digel saziyên asayişê kar kiriye û bi gumanin li hemû wan Kurdan ku çekdarên rêxistiya teroristiya Daişê ne û di niha de Daişê hin çekdarên rêxistiya bi nav Pepûleyên Beheştê ya teroristî kuştine û ejmarek jî girtine bi sedemaweyekê ku kesên han agahîdane saziyên asayişê. دیار ئەوان زۆر تاکی دەکەنەوە لەو کەسانێک کە بە تایبەتی کە کووردە لەگەڵیانە یاخود کە پێشتر لە دەستگا ئەمریەکان بوون ئەوان تۆبەیان کردووە گەڕاونەتەوە شەوی ڕابردوو و معلوماتی کامانە زیاد لە 5 کەسیان گرتووە لەوانەی کە پێشتر هەندێک لەوانە لەگەڵ ئەوانی کە ناوی خۆیان نابوو چۆلەکەکانی بەهەشت کە تویروجەنەیان پێوتن لەوانە چەند کەسێکیان گرتووە دیارە ئەوان بە گومانن لە خەڵکی ئەو سنوورە بە تایبەتی کە ئێستا زەختێکی زۆر هەیە لە سنووری بێجی و تکری توانەوە کە جێشی عێراقی هەندێک شوێنی گرتوێتەوە ئەوان ئەترسێنەوەی کە ئەو خەڵکی کە لە حەیوجەیە لیان هەستێت معلومات با بە دەستگا ئەمریەکان بۆیە ئەوان ئێستا بێسیقەی یەک دروست بووە بە تایبەتی زۆر تەرکیزەکەنە سەر ئەوانەی کە کوردن یاخود پێشتر وەکو ئیشارەتم پیا لە دەستگا ئەمریەکان نابوون متابعەیان نەکەن